بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم ئازیزانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە ئاڵقەیەکی نوێ کە کاتە ئەڵقەی ژمارە 67 لە بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. تێبینیەکی ئەندازەیەک سەیرم بۆ هاتووە لەوەی کە قسە لەسەر پرسیارکردنی منە لەوەی کە من زۆر پرسیار بە شێوەیەک دەکەم کە مامۆستا ئەبەم بۆ دۆڕیانێک ینی بە تعبیری ئەو بەڕێزانەی کە تێبینەکان بۆ من نردووە من وایەکەم کە مامۆستا ناچار بێ بەوەی کە ڕێگایەکیان ئیلا هەڵبژێرە یا ڕایەکیان هەڵبژێرە، بەڵام بە تەئکید وانە چونکە بەڕێزان ئەگەرەوە دیقەت بدەن ینی کاڵم دیقەت بۆ مانای کە ورد ببنەوە لە بەرنامەکە زۆر جار پرسیارەکانی من تەفاسیلیان تایەواتە پرسیارێکی درێژە تەنانەت زۆر جار وەکو گفتوگۆ وایە لەبەرەوە بە هیچ شێوەیەکی ئیشی من ئەوە نییە کە من مامۆستا خوا نەخواستە ناچار بکەم بەوەی کە لەو دوو ڕێگایە یاخود با بڵێن پرسیارەکە من بە شێوەیەک بێ ئەگەر دوو ڕایتیا بێ ناچار بێ بەوەی کە ڕایەکیان هەڵبژێرەوە بە تەئکید مامۆستا یەکێکە لە بڕاستەکەی ینی نەڵم لە ڕووە مامۆستا یەکێکە لە نووسرە وریاکان ینی ئەوە ئاسان هینی بۆ دانانرێ بۆ مانایە گەر ئەمە وەکو تەشبی بە ئەو نەبێ وەکو تەڵەیەک بێ یاخود بە شێوەیەک وای لێ بکەیت کە تۆ چ مەبەستە دوجار بەرنامەکە یاخود نەتیجەکە ئەوە بێ بە هیچ شێوەیەک ئەوە ڕاست نییە. لەبەرەوە من ئیشی من وەزیفەی من لێرە زیاتر گەاندنی فکری مامۆستایەوە ئەم بەرنمەیە مامۆستا تیا تەوەری سەرێکیەوە هەروەها مەرجعەکەشی ئەوە لەبەرەوە من پرسیارەکەم ئەو وەڵامەیەتەوە و بە تەئکیدیش ئەو تێبینێت چونکە پێم سیر بوو ینی تێبینێکی ئاوا بەوەی کە من مامۆستا ئاڕاستەکەم یان مامۆستا ناچارکەم بەو شێوەیە وەڵاماتەوە کە من حەز دەکەم و بە تایبەتیش ئەوە لەسەر کتێبەکانێتی ئەمە پرسیارانە لە کتێبەکانی خۆی دەرێنین و لە فکری خۆی وە لە قەنەعەت و بیرۆڕای خۆی. مامۆستا زۆر بەخێر بێ سپاس دەکەین. سپاس کاک پەیوەند بەخێر بێن. مامنونی سپاس دەکەین. دازاشتی سێری شەر دەگوترێ بەڵێ بە تەئکید خۆ من پێم خۆشە مامۆستا هەر جۆرە بینەرێکمان هەبێ سێری بەرنامەکە کا پێم خۆشە هەندێک لە تێبینەکانیش من پێم خۆشە ینی ئەگەر تێبینەکە زۆر ئەوە نەبێ ڕەنگە پێویست نەکا زۆر وەڵامی بیتەوە یا شتێک بەڵام هەندێک تێبینی هەیە سێرە وەکو تۆمەت وایە بۆیە زیاتر بە تەئکیدی خۆش ئەگەر لەوەیە کە شێوەی بەرنامەکە چۆنە ڕواوە سروشتەکەشی چۆنە. سوپاس دەکەین مامۆستا. ئەم جارە مامۆستا زۆرتر حەزەکەم هەر پەرەگرافی کتێبەکە بخوێنمەوە وانی پرسیارەکانی من بەو شێوەیە بن هەر جارێ پەرەگرافێکە خوێنمەوە بە دیقەتەوە و دوایی پرسیار لە پرسیاری خۆمەکەم. مامۆستا ئێمە گەشتووینە باسی سروشتی ئیسلام و عەلمانەت بۆ بواری حکومڕانی و سیاسەت. هەڵبەت من جارەکە تر وتم چی دیکە باسی سیاسەت ڕەنگە نەکەین بەڵام دوایی کە سەیری کتێبەکەم کردەوە هێشتا زۆر ماوەکە باسی سیاسەت ئەمەی عەرزم کردی ماویەتی ڕاستە فەرمووی دەروێش بە خۆی زانێت چی لە کەشکۆڵە زۆر جوانە کەشکۆڵەکە داوادان بێ مامۆستا. مامۆستا لە پێشێکی ئەم باسەیان نووسیت سیستەمی حکومڕانی ئیسلامی لەسەر بناغەی ڕاوێژ واتە شورا بنیاد دەنرێ بەڵام سیکۆلاریزم لە سۆنگەی ئەوەوە کە سروشتێکی دیاریکراوی نییە شوێنکەوتوانی ناچار ناکات نە دیموکراسی و نە هیچ سیستەمێکی دیکەی حکومڕانی دیاریکرا و تەبەنی بکەن یاخود قوبوڵ بکەن. مامۆستا ئەگەر بینە سەر واقع سیستەمی ئیسلامی دەمێکە ڕەنگە لەوە کەوتبێ کە ئەو جۆرە دەسەڵاتە بهێنێ کە جەنابەت باست کردووە کە لەسەر بناغەی شورا یاخۆ لەسەر بناغەی ڕاوێژ دروست بێت. ینی لە مێژووی چەند سەد ساڵی ڕابردووە ئێمە نەمان بینیوە کە یان نەمان بیستوە یان نەمان خوێنەوە کە شتێکی وا ڕووی دابێتەوە جارێکی دیکە. قسەمان لەسەر سەدری ئیسلام و لەسەر مێژووی زێڕینی ئیسلام نییە بەڵام لە بەرامبەرە ئەوەی کە دەگوترێ جەناب لێرە باس لەواکەی کە ئەلمانیەت مەسەلەن بۆن منە لەبەرەوەی تەڕوانیشی تایبەتی نییە قەنەعەتێکی و مەبدەئێکی تایبەتی نییە شوێنکەوتوانی ناچار ناکە مەسەلەن بۆن دیموکراسیەت هەڵەبژێرن یاخود دیکتاتۆریەت ڕەنگە جارێک دیموکراسیەت بێ و جارێکیش دیکتاتۆریەت بێ بە هەر حاڵ قسەکە لەسەرەوەیە لە واقعە مامۆستا ئێستا ئەلمانیەت توانیوێتی تەبەنی ئەوە بکە یاخود بە جۆرە لە جۆرەکان ئەومان پیشان بدا کە دیموکراسیەتی بەرەمهێناوە بەڵام لە مێژووی چەند ساڵی ڕابردووی مێژووی مسلمانانە ئێمە بینیمانە سیستەمی حکومڕانی نەیتوانیوە جارێککە ئەو دەسەڵاتەمان بۆ مێنێتە پێشەوە بە ناوی ئیسلامەوە کە
بناغەکەی لەسەر ئەساسی شورا و لەسەر بناغەی شورا و ڕاوێژکردن بێت. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. کاک پەیوەند ئەوە کە باست کرد وڵا پێشێ باسی ئەو پرسیارەی کە ئاراستت کراوە ئەو پرسیارە بڵێین کەمیش پێم سەیرە چونکە جەنابەت پرسیاری خۆت دەکەی و من جاری وا هەیە پرسیارکردنەکەشت بۆ ڕاست دەکەمەوە دەڵێمەوە بەو شێوەیە نییە ئاوا بگوترێ بەڕاستە بە هەر حاڵەوە گومانی خراپی بە جەنابیشت بردووە بە منیش بردووە خوا لێی ڕازی بێ خوا لێی خۆش بێ بەڵام دەبوو ورتر تەماشای بەرنامەکە بکە جەنابەت پرسیار دەکەی و دیارە هەر لە چوارچێوەی کتێب بەرهەمەکانی میشدا پرسیارەکە دەکەی منیش وەڵامی خۆم دەدەمەوە پێم وایە ئەگەر باشتر ورد و بایەوە ئەو پرسیارەی نەدەکرد زۆر ڕاست بەنسبەت ئەو قەزیەی ئەوە کە بناغە لە حکومڕانی و لە سیستمی حکومڕانی ئیسلامیدا بریتێ لە ڕاوێژ بەڵام عەلمانیەت بناغەیەکی دیاریکراوی نییە من لە ڕاستیدا وەکو هەموو قسەکانی دیکەم پێشە باش دیقەتم لێداوە دوای ئەو قسەیەم کردووە مەبەستم ئەوەیە ئەوە تۆمەتێک نییە من بۆ ئاراسی عەلمانێتی بکەم و مەدحێکی ناحەقیش نییە ئاراسی ئیسلامی بکەم خۆی پەروەردگار لە چەند ئایەتێکی قورئاندا بناغەی هەڵسوکەوتی موسڵمانانی لە بواری سیاسیدا جێراوەتەوە بۆ شوڕا دەفەرمێ وەئەمڕهم شوڕا بەینەهم ئەمر لە زمانی عەرەبیدا بە مانای شەئن و حاڵ و کاروباری سیاسی دێت کاروباریان بەڕێوەبردنیان ئەو کاتە مسلمانان کە ئەو ئاەتە دابەزیوە لە ئاەتی ژمارە 38 لە سوورەتی ئەشوڕا سوورەتێکی مەککەییە ئەو کاتە جارێ مسلمانان قەواری سیاسیان نەبووە تا مەبەستەوە بێ کاروباری سیاسیان بەڕاوێژ بەڵکو هەر کۆمەڵێک بوون چونکە شوڕا و کاروبار بەڕاوێژ بەڕێوەبردن شتێکی زۆر ڕیشەدارە لە مسلمانەتیدا لە نێو مسلماناندا لە کۆمەڵی مسلماندا لە کۆمەلگای مسلماندا و لە دەوڵەتی ئیسلامیدا هەروەها لە سوورەتی ئالی عیمراندا کە ئەویان سوورەتێکی مەدینەیی خوا دەفەرمێ وەشاویرهم فی الئەمر ڕاوێژیان پێ بکە لە کاروباردا کەم بەس پێ کاروباری جەنگ و ئاشتی و ئەوانەیە بە پێی سیاقی ئاەتەکان نەکەر ئەوەندە بەڵکو خوا سوبحانه وتعالى لە سوورەتی ئەلبەقەڕەدا لە ژنومێر دێکەرێک جا دەبنەوە منداڵێکیان هەیە دەفەرمێ عن تەراضی منهما وتەشاورین ئەگەر دایەنێک بۆ منداڵەکەیان بگرن بە ڕازیبوونی هەردووچیان و بە ڕاوێژی هەردووچیان لە سوورەتی ئەتەلاقدا هەر لەو سیاقەدا دەفەرمێ وەئەتەمیڕوا بەینەکم بمەعروف لە بین خۆتاندا ڕاوێژ بکەن بە چاکە بە پەسەند واتە ڕاوێژ و پرس و ڕابێکدیکردن و هەڵسەنگاندی کارەکە بە شێوەی دەستە جەمعی شتێکی زۆر ڕیشەدارە لە ئیسلامەتیدا و پەیوەستیش نییە تەنیا بە دەوڵەت و بە حکومڕانیەوە وەکو ئاەتەکەی سوورەتی ئەشوڕا پێمان دەفەرمێ کە خوا سوبحانه وتعالى لەو سوورەتە مبارەکەدا دە 12 سیفەتی بڕواداران بەیان دەکا وەکو ئیماندار کە جارێ ئێستا قەواری سیاسیان بۆ دروست نەبووە دەفەرمێ فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون أو بينس والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمره شورى بينهم ومما رزقناهم ينفقون أو النوم والذين إذا أصابهم البغي هم ينتصرون أودا أمد صفة خواهي متعال بو بڕواداران بۆ مسلمانان دەیان خاتە ڕوو کە دەبێت ئێوە بەو شێوەیە بن ئەو پرسیارەی جەنابەت کە
لە مێژە شوڕا بناغەی سیستەمی حکومڕانی ئیسلام نەماوە، ئەوە لە ڕوویەکەوە وایە، لە ڕوویەکی شۆوانیە. لەو ڕۆ وایە کە لە سەردەمی معاویە کوڕی ئەبوو سوفیانەوە خوا لێی خۆش بێ، کە دوای ئەوەی حکومڕانی کەوتە دەست کە حەسەنی کوڕی عەلی تەنازولی بۆ کرد، بەڵام پابەندیش نەبوو بۆ مەرجانەوە کە بە وعدانەی کە بە حەسەنی کوڕی عەلی دابوو. دوایی 5 ساڵ پێش کۆچی دوایی خۆی بە زۆر بەیعەتی بۆ یەزیدی کوڕی وەرگرت، بە زۆر. ئەوە لە مێژوودا چەسپاوە، هەم لە تاریخی تۆبەریدا هاتووە، لە ئەلکامیل فی تاریخدا هاتووە، لە ئەلبیدایە وەنیهایەدا هاتووە، لە کتێبە معتەبەرەکانی خۆماندا هاتووە. جا لەو کاتەوە ئەو سیستمی حکومڕانی گۆڕی لە شوڕاوە گۆڕی بۆ میراتی و بنەماڵەیی. ئەو فەرمایشتەی پێغەمبەر لەو بارەوە هەیە کە صلى الله عليه وسلم كذا فرميه أول من يغير سنتي رجل من بني أمية، كأما الألباني بصحيح دانا ولا السلسلة الصحيحي خويدا ومن لك كان خوم دا أو سرشاواني كو دقي أو فرموديان هنا وهنا ومن الألباني رحمتي خوالي بدليه وابيد شيء ما بس بيد داناني حكمران بيت پێشی بە شوڕا و ڕاوێژی مسلمانان بوو، دوایی بوو بە میراتی. باب دەمرد کوڕ لە جێدا دەنیشت، کوڕ حاضر بوو. جا ئەو لە سەردەمی ئێوە بەڵێ لە شێوەی دانانی کەسی یەکەمی حکومڕانیە، کەسی یەکەم ئەوە ڕاوێژ نەبوو، بەڵام وەکی دیکە کەم زۆر ڕاوێژەر هەبووە بۆ تایبەت لە بواری عیلمی و فیکریەوە. بۆ وێنە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ دوو قوتابی هەبوون، محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی لەگەڵ ئەبوو یوسوف. ئەبوو حەنیفە بیرۆکەیەکی بۆ دەهات، پرسیارێکی لێ دەکرا بیرۆکەیەکی بۆ دەهات بۆ وەڵامەکەی، دوای لەگەڵ هەردوو قوتابیەکەی خۆیدا تاوتوێیان دەکرد. دەڵە جاری وا هەبوو کە ئەو دوانە ئەگە کەوتبانە لایەک یا مامۆستاکەیان قەنەعەت پێدەهێنا، و ئێستاش لە فیقی ئەبوو حەنیفەدا دەڵە گەر محەممەدی کوڕی حەسەن و ئەبوو یوسوف لەلایەک بن قسەی ئەوان بەهێزتر لە ئەبوو حەنیفە. مەبەستەمەوە جا ئیمامەکانی دیش بە هەمان شێوە شتێکیان گوتووە، خەڵکی دیکە تێبینی و سەرنجی لەسەرداوە چاویان پێدا جێڕاوەتەوە. هەروەها حکومڕانەکانیش کەم زۆر ڕاوێژیان کردووە بە ئەوانەی دەوروبەری خۆیان، ئەوە شتێکی ئاشکرایە. بەڵام لە دانانی حکومڕاندا حکومەکە لە شوڕاوە گۆڕاوە بۆ میراتی و بۆ بنەماڵەیی. بەنسبەت ئەوەی عەلمانیەت کە دەڵێ ئێستا ئەوە عەلمانیەت دیموکراسی، ئەوەشیان وهەنیە. بۆ عەلمانیەت یعنی حیساب نەکردن بۆ خوا و بۆ وەحی خوا کە دەست وەرداتە ژیانی بەشەر. لە ئەوروپا و لە ڕۆژئاوا تا ڕادەیەک ئەوە هەیە کە پەنا دەبەنە بەر میکانیزمی دیموکراسی بۆ حکومڕانیکردنیان، بەڵام زۆر لە وڵاتانی دیکە هەن سەر بەرەو خوا بەرز ناکەنەوە بەرەو ئاسمان، تەماشای وەحی و قورئان و سونەت ناکەن، وڵاتانی مسلمان نشین و کەواتە ئیسلامی نین، حکم بە ئیسلام ناکەن، عەلمانین، ئەو هەموو ڕژێمە عەسکەرتار و بە کودەتا دێنە سەر حکم و بە خۆ دەسەپێن و بە میراتی ناگەڕێتەوە بۆ شەریعەت، ناگەڕێتەوە بۆ قورئان و سونەت، کەواتە عەلمانین. بەڵام یا بنەماڵەیین یا عەسکەرتارین یا بە جۆرە لە جۆرەکان خۆ سەپاندنە دیکتاتۆریەتە، کەواتە ئەوەش ڕاست نییە کە ئێستا عەلمانیەت بەگشتی دیموکراسی کردبێتە بناغی حکمڕانی و پاشان ئەو دیموکراسیەتەش کاک پەیوەند نابێ لەوەش بیئاگاوین کە دیموکراسیەتیش فێڵی زۆری تێدا دەکرێت. هەتا یەکێک لە لێکۆڵەرەکان دەڵێت دیموکراسیش جاری وا هەیە چڕنووکی هەیە، جاری وایە کەڵبەی هەیە، فرت و فێڵی هەیە. یعنی تۆ تەماشا بکە لەو شوێنانەی کە ئەو هەڵبژاردنانە دەکرێن، جاری وا هەیە لە 150 کەمتری خەڵک بەشدار دەبێ و جاری وا ئەوەی کە دەردەچێ بە 125 دەردەچێ، واتە لە 4 کەس 1 کەس ڕەئی لەگەڵ ئەوەدا هەیە، کەچی دەست لە حکمی زۆرینە
واتە زۆرینەی ئەوەی کە چوون بۆ لای سندوقەکانی دەنگدان و پاشان جەناب دەزانی کە هیچ کەسێک نییە لە وڵاتانە مەگەر چۆن دەرچێ مەگەر ئیعلام لە پشتیەوە بێ شەریکاتی گەورە و کۆمپانیای گەورە لە ئیمکانێتی گەورە لە پشتەوە بێ ڕیکلامی بۆ بکە ڕەواژی پێ بدە باسی بکە خەڵکی بۆ ئیقناعکە کەواتە یعنی من لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەم دەوری 100 لاپەڕم زیاتر بۆ قسەکردن لەبارەی دموکراسیەوە و خەلەلەکانی چین تەرخان کردووە بەڵام ئەوە ڕاستیەکە کە لە سەردەمی معاویە بەملاوە مەگەر هێندێک کاتی دەگمەن وەکو لە سەدەی عومەری کوڕی عەبدولعەزیزدا عومەری کوڕی عەبدولعەزیز کە یەکێکە لە حکومڕانانی بەنی ئومەیە کاتێک خەلیفەی پێش خۆی ڕای دەستپێرێ کە ئەوە لە دوای عومەری کوڕی عەبدولعەزیز حکومڕانە دەچێتە سەر مینبەر دەڵێ موسڵمانینە من ئەوەی پێش خۆم منی ڕاستپاردووە بەڵام ئەوە هی موسڵمانانە ئەوە هی کەس نییە تا لە دوای خۆی بڵە فڵان کەس ئەگەر ئەوە من ئەوە لە ملی خۆم داڕنی ئەگەر ئێوە ڕازین داوام لێ دەکەن وەکو مسلمانان وەکو خەڵک ئەوە من دەیکەم ئەگەر نا من بەوەی کە لە پێش مندا منیان ڕاستپاردە بۆ خۆم بە حکومڕانی ئێوە نازانم خەڵکەکە هەمووی هاوار دەکات پیاوی زۆر ساڵح بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز پێشەوەی بێتە خەلیفە حکوم هەموو هاوار دەکەن دەڵێن خێر ئەتۆمان قبوڵە ئەوانە ئاوا بووە جا هێندێکی دیکەش هەبوون هەر بەو شێوەیە کەم و زۆر بەڕاوێژ بەڵێ شێوەی هاتنە سەر حکمیان لەبەرەوە کە لە ئەساسدا ئەوە نەماوە بەڕاوێژ نەماوە بە هەر جۆرێک هات پێ بەڵام دوایی بە ڕاوێژی کردو بە زانایان و بە خەڵک و بە دەوروبەری خۆی مامۆستا ڕایەکەیە ینی ئەم ڕایە ئەندازەیەکیش ینی باوە دەگوترێ ئیسلام چووکە پەیوەندی بە وەحی خوای پەروەردگارەوە هەیە و وەحی پاڵپشتیەکە ینی ڕاوێژی زۆرتیان نییە چونکە مەسەلەکان زۆرینیان قورئان و سونەت یەکلایی کردوونەوە بە دەلیلی ئەوەی کە زۆر جار پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر ویسپێکی ڕایەک وەربگرێ سەحابیەکان خەکسەر پرسیاریان کردو و تویانە ئەمە وەحیە یاخود ڕای خۆتە ینی کەمتر تەداخولیان کردووە لە ڕاوێژکردنیشە واتە قسەکە لەسەر ئەوەیە ڕاوێژ لە ئەوەی دەگوترێت لە ناو دەسەڵاتی ئیسلامی یاخود لە ناو مەنزومەی ئیسلامیە ینی لەبەرەوەی وەحی و هەروەها سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرینەی یەکلایی کردوێتەوە ڕاوێژ زۆر گرنگ نییە یاخود با بڵێن ڕاوێژ شوێنێکی ئەساسی و جەوهەری نییە کاک پەیوەند من لە ئاڵلقەکانی پێشوشدا باسی ئەو بابەتەم کرد کە ئەو بابەتانە کە ئیسلام قسەی لەبارەوە کردوون دوو جۆرن زانایان و شارەزایانی ئوسولی فقه بە تایبەت و زانایان بەگشتی دابەشیان کردون بۆ دوو جۆر العیبادات العادات یا المعاملات مەبەستیان لە عیبادات هەموو ئەو شتانەوە کە پەیوەندیان بە بووناسیەوە هەیە پەیوەندیان بە ئیمان و عەقیدەوە هەیە پەیوەندیان بە پرستشەکانەوە هەیە و هەندێک لە مەسەلەکانی باری کەسێتی مەبەستیان لە عیبادات ئەوانە بووە ئەوانە شریعەت چۆتە نێو وردەکاریەکانیانەوە بۆ چونکە مامەڵەکردن لەگەڵ خوا چ مامەڵەی فیکری بێ وەکو ئیمان و عەقیدە و بووناسی بوو چ مامەڵەی کردەیی بێ وەکو دروژمەکانی خواپەرستی ئەوانە مامەڵە لەگەڵ خوا سوبحانە وتەعالا هەر خوا بە خۆی دەزانێت خۆی چ زاتێکە سیفاتەکانی ناوەکانی و دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت چۆن بپەرسرێ چۆن ئیمانی پێ بهێندرێ خۆی بۆی دیاری کردووی بۆیە زانایان بنچینەیەکیان داناوە دەڵێن تەفسیل في الثوابت ئەو شتانەی چەسپاون شریعەت چۆتە نێو وردەکاریەکانەوە باسم کرد کاتی خۆی بۆ وێنە دەست نوێژ لە ئاەتی ژمارە حوتی سوورەتی لە ژمارە 6 سوورەتی ئەلمائیدەدا خوا هەموو پایەکانی دەستنوێژی لە یەک ئاەتدا بەیان کردوون يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين كفقهاء وشرع زانان دلين فرزكاني دسنوية ششن أم آيات هر ششاني قرتون أخوي إذا قمتم إلى الصلاة أمنيته تبي نيته تبي فاغسلوا وجوهكم بيش دمو تشاو
بشۆن ئەوە ئەیدیەکم إلى المرافق دەستان لەگەڵ ئانیشکتان وامسحوا برؤوسكم سرشتان دەستی تەڕی پێدا بێنن وأرجلكم إلى الكعبين ئەمە غەسلی دێتەوە سەر پێیەکانیشتان بشۆن لەگەڵ گوێزینگەکان ئەمجا ڕێزبەندیەکەش کە هەیە ئەوە هەر شەش پایەکە لە بواری عیباداتدا شریعەت چۆتە نێو وردەکاریەکانەوە ئیجمال في الثواب تفصيل في الثوابت ئەو شتانی کە چەسپاون ناگۆڕێن لەبەرەوە پەیوەندیان بە ڕوحی مرۆڤەوە هەیە پەیوەندیان بە خواوە هەیە پەیوەندیان بە مامەڵە لەگەڵ خواوە هەیە پەیوەندیان بە ڕاستیەکانی بوونەوە هەیە ڕۆژی دوایی و سزا و پاداشتی خوای پەروەردگار ئەوانە شریعەت چۆتە نێو وردەکاریەکان بەڵام ئیجمال في المتغيرات ئەوانەی کە گۆڕاون گۆڕانیان بەسەردادێ شریعەت بە کورتی باسی کردوون کە مەسەلەی حکم و سیاست کە پەیوەندیان لەو بابەتانەیە بە ئیمتیاز کە گۆڕانی زۆری بەسەردادێ هەر بۆیە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا چەند جارێک بە پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام گوتراوە ئەمە وەحیە یا ڕەئی خۆت هەر فەرموویتی ڕەئی خۆمە بۆ وێنە لە زەنجی بەدر کە فەرمووی با بچین بۆ لێرە دابەزین حبابی کوڕی مندیر گوتی ئەهذا منزل أنزلكه الله إياه أم هي الحرب والرأي والمكيدة قال بل هي الحرب والرأي والمكيدة وتی وەحی نییە ڕەی خۆمە وتی ئێرە باش نییە بۆ ڕوون کردو بە قسەشی کرد هەروە سعدی کوڕی معاد و سعدی کوڕی عوبادە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەڕی خەندەقدا کە دەوری مەدینە گیرا بوو ویسی سوڵح لەگەڵ غەتەفان بکە کە نیوە یا سەیەکی بەروبوومی مەدینەیان بداتیهی ساڵێک بەڵام لە کۆڵی ببنەوە هەردوو سعد گوتیان ئەمە شتێکە بۆ ئێمەی دەکەی یاخوا فەرمانی پێکردووی فەرمووی ناوەڵڵا هەر شتێکە بۆ ئێوە رأيت العرب رمتكم عن قوس واحدة عربان دەبینم لە یەک کەوانەوە تیرتان تێدەگرن هەمویان یەک دەستن لە بەرامبەرتاندا گوتم تۆزی وەزعەکەتان لەسەر سووک کەم گوتیان غەتەفان و ئەوانە هەرگیز تەماعیان لە ماڵی ئێمەدا نەبووە مەگەر بە میوانی بێن یا لێمان بکڕن ئێستا کەخوا ئێمەی بەهۆی تۆ بەڕێز کردووە ئێستا تەنازولیان بۆ بکەین لا نعطيهم إلا السيف هەرشم شێریان دەدەینێ کە زانیان چەند جارێکی دیکەش هەر بەو شێوەیە بووە یعنی پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو ئەو کاروبارانەدا بۆیە لە جەنگی بەدردا کە دەردەچن دیارە پێغەمبەر بۆ چوونی خۆی بووە لە جەنگی ئوحوددا لە جەنگی ئوحوددا بۆچی تەنازول ناکات چونکە پێشێک کە دەیخاتە ڕاوێژەوە زۆرینە دەڵێن با بچینە دەر کەمێک لەوانەی خاوەن تەجروبە و ئەزمون بوون و پێغەمبەر سۆسم بۆ خۆشی ڕای وا بۆ لە نێو مەدینەدا بمێنەوە لێرە باشتر بەرگریان بۆ دەکرێت بەڵام لەبەرەوەی ڕای زۆرینە بڕیوێتەوە دەڵێ گوتیانە با بچینە دەر دوایی زۆرینەکە هاتوون گوتیان ئێمە پەشێمانین فەرموویەتی نابێت خسومانەتە ڕاوێژەوە زۆرینە واتان گوت ێستا بۆ لە ڕای خۆتان دێنە خوارێ دەچین عەلا بەڕەکەتی لە چاو هەر دیسان پابەند بوو بە ڕاوێژەوە کەواتە ئەوە ڕاست نییە کە زۆربەی بابەتەکان وەحی هەڵی بڕیبن وەحی زانی چی هەڵبڕیەوە کاک پەیوەند وەحی ئەو شتانی هەڵبڕیون کە لە سەروی ئاستی عەقڵەوە لە جارێ عیبادەت و عەقیدە ئەوانە ئەوە دیارە شەریعەت وەحی نوختەی تێدا خچوونە سەر پێ لە مەسەلەی حوکمڕانی و ئابووری و کۆمەڵایەتی شەریعەت لە هێڵە گشتیەکاندا هەڵی بڕیوە بۆ وێنە دانانی کەسی یەکەم مستافی حوکمڕانی جارێ لە ئیسلام کەسی یەکەم هەر نەهاتووە ناوی وەلی الئەمر نەهاتووە ئولی الئەمر هاتووە ئەصحاب الئەمر ستاب ئەوە دانراوە کە دەی بە شوڕا بێ و ئەمڕۆهم شوڕا بینەوە هەروەها حکم دەبێ بە شەریعەت بکرێ لەو شتانەدا کە شەریعەت دەقی لەسەر کردوون پاشان ئەو شتانە کە دەقیان لەسەر نییە دەبێ دەجێڕدرێتەوە بۆ ڕاوێژ و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەو شتانەی جێڕاوەتەوە بۆ ڕاوێژ دوایی ڕای زۆرینێت چی بووە پێشیەوە پابەند بووە بەڵام ئەگەر لە شتێکدا وەحی فەرمانیشی بە پێغەمبەر کردی عەلەیهی سەڵات وسەلام نەیگەڕاوەتەوە بۆ ڕاوێژ وەکو سوڵحی حودەیبیە لە سوڵحی حودەیبیەدا کە هاوڵان زۆر لە سەدڵیان قورس بوو بە تایبەتی عومەر خواری ڕازی بێ کە ئەو وەکو بڵێ لە سەری ئۆپۆزیسیۆن بوو يعني رخنقر لم صلحة هتا وشيء قرز قلت لي نعطي الدنية في ديننا وشي جيري ياخذ جير دستي ياخذ تنازل لكين لدينك يا خو ماندا پیغمبر عليه الصلاة والسلام فرموي
إن الله أمرني ولن يضيعني خوا فەرمانی پێکردم زایەشم ناکە نەیخستە ڕاوێژەوە دەنا زۆربەر ڕایان نەبوو زۆربەر ڕایان نەبوو سڵحەکە بکەن ڕایان وابوو کە بچن بەرەو مەکە یا ڕۆبەڕوو ببنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم گوێی نەدا ڕاوێژ بۆ چونکە خوا فەرمانی پێکرد بوو و دوای خوا ئاەتی لەسەر ناردە خوار ئینا فتحنا لەکە فتحا مبینا ئێمە سەرکەوتنێکی ئاشکرامان بۆ تۆ ڕەخساند ئەجا کەواتە لەو شتانە کە وەحی لەسەر ببێ نێخسۆتە ڕاوێژەوە شتێکی خزبێتە ڕاوێژەوە پرسی بە خەڵک کردبێ ئەشیروا عەلەیە ئەیها الناس خەڵچینە ڕای خۆتانم پێ بڵێن تەماشای ڕای زۆری نەیکردووە مامۆستا هەر لەو پێشەژیە نووسی سەبارەت بە دەسەڵات لە ئیسلامدا ئاشکرایە کە بیر و بڕوا عەقیدە دەوری بناغا بینێ لە دەسەڵاتی ئیسلامیە هەڵبەت ئەمە من پێویستم بە ڕوونکردنەوەی زیاترە گەنا ئازانم مەبەست چیە مامۆستا بەڵام دنیا ئێستا زۆر لە دەوڵەتی عەقیدەی و دەوڵەتی دینیە ترسێت تۆ لێرە ئەمە بەست چیە مامۆستا بناغەبوونی ئیمان و عەقیدە بۆ حکم و سیاست جیایە لەوە کە حکم و سیاست هەمووی بەرجی ئیمان و عەقیدەی بەبەردا بکرێ حکمی فیۆکراسی حکوومەتی دینی کە زۆر لە عەلمانیەکانی خۆمان جیاوازی ناخەنە نێوان حکوومەتی دینی لەگەڵ حکمێکی ئیسلامی حکمڕانی لە ئیسلامدا بناغەکەی دینە بناغەکەی بەڵام تەپاسیل و وردەکاریەکانی بەدەستی خەڵکن بۆیە من لە مەوسوعەی ئیسلام و دەوڵەتداریدا لە بەرجی دووەم لە کتێبی دووەمدا بنەمایەکانی سیستمی حکمڕانی لە ئیسلامدا گوتومە بنەمای یەکەمەوەی کە باڵادەستی ڕەها یا الحاکمیە العولیا هی خوای پەروەردگارە بەڵام دەسەڵات هی خەڵکە خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەمرهم شوڕا بەینەوە بناغەی بۆ داناوی بەڵام نەهاتۆتە نێو وردەکاریەکان ئەو شوڕایەت چۆن دەبێتە بناغا ئایا بە ڕاستەوخۆ دەبێت خەڵک بێن وەکو کاتی خۆی لە ئەثینا و ئەسپارتە دووشارەکەی یۆنان یا معەمەر قەزافی گۆڕ بە گۆڕ کە کاتی خۆی لە لیبیا بە حساب وای دەکرد خەڵک ڕاستەوخۆ بێن حکم بکەن یاخو نوێنەران بنێرن چۆن بێ وردەکاریەکەی شریعەت نەچۆتە نێو وردەکاریەکانەوە بۆ گەشتە سەندنی کۆمەلگا و عەقڵی بەشەر ئەوانەی لێگەڕاوە کەواتە بناغەبوونی ئیمان و عەقیدە بۆ حکمڕانی یعنی ئەو حکمڕانە ئەو شریعەتە دەبێت پیادە بکە کە خوا دایبەزاندووە نابێ بۆچوونی خۆی ئارەزووی خۆی لە خەڵک کا بە دین دەبێت ئەوەی کە شریعەت حەڵاڵی کردو بە حەڵاڵی دابنێ شریعەت قەدەغەی کردو بە قەدەغەی دابنێ وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ کە بە پێنجەم حکمڕانی ڕاشید لە ئیسلامدا دادەندرێ لە نامەیەکیدا بۆ یەکێ لە والیەکان دەڵێ حلال محمد حلال إلى يوم القيامة وحرام محمد حرام إلى يوم القيامة حلال محمد تا قيامة حلالة وتأويك محمد عليه الصلاة والسلام ڕای گەیاندو بە ناوی دینی خوای پەروەردگارەوە حرامە قەدەغەکەشی تا قیامەت قەدەغەیە بەڵام دیارە هێندوی حاڵەتی ڕیسپەر دێنە پێشێ بۆ وێنە کابرا مردارەوە بووی بۆ ڕەوا دەبێ بۆی کە لە برسان نەمرێ یا شەرابی بۆ ڕەوا دەبێ تۆزە بخواتەوە بۆی نەخنچێ ئەوە شتێکی کەیە بەڵام لە ئەسڵدا حرامە کەواتە بناغەبوونی ئیمان و عەقیدە ئەوایە یعنی یەکەم کە ئەو حکمڕانە شریعەتی خوا پیادە دەکا ئەوانی کە شریعەت دەقی لەسەر کردوون و پاشان بە پێش شریعەتی خوا دێتە سەر حکم نەک بڵێەوە هەر خۆم هاتووم یعنی حکمی میراتی بنەماڵەی من کودەتام کردووە و خۆم بەسەردا سەپاندوون ئەوە نییە بە پێش شریعەتی خوا بێ بە پێش شریعەتی خوا بەڕێوە بچێ و بە پێش شریعەتی خوش ڕاوێژ بە خەڵکە لەو شتانێک کە دەقی لەسەر نییە ئەمما ئەوەی دی کە دەوڵەتی عەقیدەی ئەوانە ئەوە لە ڕاستیدا خەڵک ئەوە لە حکمی تیۆکراسی کە لە ئەوروپا باو بوو کە ئەوان حکمڕانیان یان بەخوا بە پەرسراو دەزانی یان بە نوێنەری پەرسراو دەزانی یا بە جۆرێک لە سێبەری پەرسراوی بەوایان دەزانی کە سێ چوار جۆری هەبوو حکمی تیۆکراسی
خەڵک ئەوەی لێوە وەرگرتووە حکمڕانەکان لە ئەوروپا دوای ئەوەی کە پاپا مبارەکەی دەکردن ئەمجا دەیانگو قسەی ئێمە دینە و پاپاش دەیگو کاکەوەی حکمڕان پێتان دەڵە قسەکەی دینە بەڵام لە ئیسلامدا قسەی هیچ کەس دین نییە بێزگە لە فەرمایشتی خوا و هی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوی دیکە هەمووی تێگەیشتن لەبارەی دین کەس بۆی نییە لەبەرەوەی حکمڕانە بڵێ حکمی من قسەی من دینە نا قسەی تۆ تێگەیشتن لەبارەی دینەوە بۆی زانایان بۆیان هەیە ئەگەر جارێ پێشەوانی دەقێک بێ یەکسەر ڕەتکراوەیە لا ئیجتیهاد فی معرض نەص لە کاتێکدا دەق هەبێ مەجالی ئیجتیهاد نییە ڕیبا حرامە زینا حرامە دزی حرامە بۆ وێنە نوێژ واجبە زەکات واجبە دادگەری واجبە زوڵم حرامە ئەوانەی کە شەریعەت دەقی لەسەر کردوون پابندکردن بۆ هەموو لایەک بەڵام ئەوی دیکە هەمووی دەچێتەوە بۆ چوون بۆ چوونەکان ئەگەر لەگەڵ دەقێکی شەرعی تێکگیرن هەل لە ڕێوە ڕەفزن ئەگەر لەگەڵ دەقێکی شەریعەت تێک نەگیرن ئەو کاتە تەماشا دەکەی بەرژەوەندی دابین دەکا یان دابین ناکە یعنی لە ئیسلامدا ئاوایە قەزێکە نەک هەموو شتێک هەموو بڕیارەکانی حکمڕان هەموو قسەکانی هەموو بۆچوونەکانی بەرجی دینیان بەبەردابە بکرد ئەوە بوو کە لە کاتی خۆی لە فیۆکراسی لە ئەوروپا هەبوو و ئەوەیە کە خەڵک دەڵێ حکمی دینی و یا حکمی عەقیدەیی و کە دەبێتە حکمێکی گشتگیر و شمولی هیچ شتێک بۆ هیچ کەس نایاڵێتەوە مامۆستا پرسیارێکی لاوەچیم بۆ هات بەڵام لە جەوهەرات جددیە قسەکە لەسەرەوەی مامۆستا بەڕاست دەوڵەتی ئەوەی ئەو دەوڵەتی کە شریعەت پیاداکە ئەو دەسەڵاتی کە شریعەت پیاداکە چییە عادی ئەزانی چی جاری وایە مامۆستا خەریکا بێ بە جۆرێک لە مەتەڵ مامۆساجی بەڕێز ڕۆژێک زۆر داباریە سەر ئەوە بە کوردەڵێ داباریە سەر قاعیدە و سەر ئەوەی کە پێگوترێ جوندی ئیسلام و ئەنسار و نازان پیانە ڕۆژت کە ئەمانە مەسەلەن بۆ نمونە چۆن شتیوە ئەکەن و ئەوانە مافیان بەسەر موسڵمانێتی و بەسەر ئیسلام و ئەمانەوە نییە دوای وتی ئەگەر دەسەڵاتی ئیسلامی هەبێ دەستی دوو کەس ببڕێ ڕەجمی نازام چەند کەس بکە ئەو کاتە نەکەس زیناکە نەکەسیش دەسە با بۆ ماڵی خەڵکو و دزیەکە یعنی کە باسی دەوڵەتی شریعەتە کرێ و دەوڵەتی کە شریعەت بێنیادەنێ هەلەوە کۆمەڵە خەڵکی ڕەجم کرا و دەستپەڕیوێتە بەرچاوی خەڵک مامۆستا یعنی ئەمە بۆ مەتەڵ بەجددی دەوڵەتی ئەو دەوڵەتی کە دینیە لە هەمان کاتە شەرع پیاداکە چۆنە چی ینی کاکە پەیوەند وڵای ئەوە باسێکی زۆر دوور قوڵە من کتێبی ئیسلام و دەوڵەتداری مەوسوعەیەکە 4 بەرگە 1000 لاپەڕ زیاترە هەمووی بۆ وەڵامی ئەوەیە کە ئیسلام چۆن دەوڵەتداری دەکات وەڵامیش بە فرسەت بزانیم دەزانم مەبەستم ئەوەی من ناگونجێ هەڵی پڕوزێنم ئەوەیە پاشان من لە بەشێکی کتێبی هەڵوەشانەوەی پەڕگیری کە بۆ زانیاری تۆش و بینەرانی و بیستەرانی بەڕێزیش ئێستا ئەو کتێبە هەڵوەشانەوەی پەڕگیری بە کوردی 2 جار چاپ کراوە بە عەرەبی 2 جار چاپ کراوە جارێک لە لەندەن جارێک لە قاهیرە تەرجەمەی ئینگلیزی کراوە بڵاو کراوەتەوە بە ئینگلیزی 2 جار چاپ کراوە بە تورکی 2 جار وەرگێڕدراوە بە فارسی 2 جار وەرگێڕدراوە کتێبێکە ڕەوازێکی باشی وەرگرتووە پێدراوە جا لەبێدا بەشێکی تایبەتم ئەوە کردووە کە حکمڕانی لە ئیسلامدا لە چیەوە دەست پێ دەکات حکمڕانی لە ئیسلامدا لە پەروەردەکردنی خەڵک و تێگەاندنی خەڵکەوە دەست پێ دەکات نەک لە سزادانیان بۆیە هەموو ئەوەی ئەو گروپە پەڕگیرانە کردویانە لە ڕاستیدا بەڵێ بەڕواڵەت پەیوەندی بە ئیسلامەوە هەبووە بەڵام لە نێوەڕۆکدا ڕێک پێچاوانەی ئەوە بۆ کە ئیسلام گوتوێتی یعنی ئیسلام ئەگە دەسەڵاتی هەبێ لە شوێنێک چاو دەگێڕێ ئەگە خەڵکێک حاڵینەوە بێ حاڵیان بکە ئەگە خەڵکێک پەروەردەنەوە بێ پەروەردەیان بکە ئەگە خەڵکێک ئاتاش بێ بێنیازیان بکە ئەگەر خەڵک جادە و شەقامی نەبێ جادە و شەقامیان بۆ دروستکە خەستەخانەیان بۆ دروستکە قوتابخانەیان بۆ دروستکە یعنی ئیسلام لە بنیاتنانی کۆمەلگاوە دەست پێ دەکەن نەک لە سزادانی کۆمەلگاوە دوایی ئەمجا لە کۆتاییدا کەسانێک کە
بێنیاز کراون لە دزی و پەروەردە کراون و لە ڕووی مەسەلەن هاوسەرگیریان هەلومەرجی هاوسەرگیریان بۆ ڕەخسێنراوە لە ڕوژیان و گۆزەرانەوە هەوڵ درراوە کە پێداویستە کانیان بۆ جێبەجێ بکرن بەڵام بەوە کە لەبەردەستیاندا ئیکتیفا ناکەن و کارێک دەکەن کە ژیانی خەڵک دینی خەڵک ئابڕووی خەڵک نەسل و وەچەی خەڵک عەقڵی خەڵک ماڵ و سامانی خەڵک هێمنی و ئاسایش خەڵک بخەنە بەرمەترسی ئیسلام سزای بۆ داناون ئەو حەوت شتە گشتیە کە من لە کتێبەکانی خۆم دەباسم کردو بە تایبەت لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا کە ئیسلام سزای داناو بۆ هەر کەسێ هێمنی و ئاسایشی خەڵک خاتە بەرمەترسی إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض شوار سزای داناون بۆ هەموو ئەوانەی کە ناوی لێ ناون تێکدان لە زەویدا دەکەن و دژاتی خوا و پێغەمبەر دەکەن هەروەها والسارق والسارقة فاقطعوا أيديهما هروها الزانية والزاني فاجلدوا كل واحد من 100 جلدة هروها ولكم في القصاص حياة كاك بيون سزا كان لشريعة دا بەشێکی کەمی شریعەتن و کەیش جێبەجێ دەکرێن دوای ئەوەی هەموو بڕگەکانی دیکەی شریعەت جێبەجێ دەکرێن بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوە کە من لە تەفسیری سوورەتی ئەلمائیدە لە تەفسیرەکەی خۆمدا تەفسیری قورئانی بەرزوو بە پێش باسم کردووە کە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ دەڵێ سوورەتی ئەلمائیدە کۆتا سوورەتە هات بێتە خوار واتە بەگشتی سزا شەرعیەکان سزای تێکدانی هێمنی و ئاسایش لەوێدایە سزای دەستبڕین لەوێدایە سزای کەسانێک کە شەراب دەخۆن و سزایەکە دیاری نەکراوە بەڵام قەدەغەکردنەکەی لەوێدایە لە سوورەتی ئەننوور دیسان لە کۆتایی تەمەنی مبارەکی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووەتە خوار کە سزای زینای تێدایە کەواتە سزایەکان دوای ئەوەی کۆمەلگایە پەروەردە کراوە پێداویستەکانی بۆ دابین کراون تێگەیەندراوە حاڵی کراوە ئەمجا سزایەکان دەچەسپێندرێن بەسەر کەسانێکدا کە دین و ژین و ماڵ و ناموس و عەقڵ و ئابڕوو کەرامەتی خەڵک دەخەنە بەرمەترسی زۆر باشەوە ئەسڵی شەریعەت ئاوا لەگەڵ بابەتی سزادانەکاندا مامەڵە دەکات مامۆستا سەبارەت بە دەسەڵاتی ئالمانی دەنووسیت کڕۆکەکەی بریتە لە دروخستنەوەی خوا و ئاین و وەحی لە بواری سیاسەت و حکومڕانی بەڵام مامۆستا لە ئەدەبیاتی تازەی ئەلمانیا تا هەستەکەین کە ینی بەڵێ چەند ساڵێکە ینی گۆڕانکاریەک لە بیرکردنەوەی ئەوانەی کە مەسەلەن هەڵگری ئایدای ئەلمانین من نەک دەسەڵاتی ئەلمانی هەستەکرێت کە گۆڕانکاریەک لەم بیرکردنەوەی هەیە واتە ئەگەر جاران مەسەلەن ویسپێتیان دین بە هەموو شێوێک لەو حرەکەت و کۆمەڵایەتی و سیاسیە دوورخەنەوە ئێستا و قەنەعەتە گۆڕاوە بەوەی کە پێویستە دینیش هەبێ بەشێک بێ لە ئەم حرەکەت و کۆمەڵایەت و سیاسیە بەڵام پێویستە دینیش سنووردار بکرێ بۆ مانای ڕەهایەتی نەمێ ئەمەش ئالاساس لە پێناوی ئەوەیە کە ینی بە جۆرە لە جۆرەکان لە دەسەڵات نزیک نەبێ بە مانای پیرۆزی و قەداسەت دروستکردن بۆ دەسەڵات و ئیتر ئەو کەسێک کە جەنابێت ڕوونت کردەوە کە چوە سەر حکم ئیتر بە سیلسیلە بڕوا بۆ کوڕی بۆ کوڕەزای بۆ نازام ئەلەم بابەتانە قسەکە لەسەرەوەی مامۆستا ئێستا کەم وایە ئالمانێتیش داوە ئەوە بکە کە دین بەشێک نەبێت لەم حرەکەت کۆمەڵایەتی و سیاسی و لە بواری دەسەڵاتی شا دەسەڵاتی نەبێت بەڵێ ئالمانیەت چەند فۆرمێک بەخۆ دەگرێ ئێستا ئالمانێتێکە لە ئەمریکا هەیە لە بەریتانیا هەیە جای لە ئالمانێتێکە لە فەڕەنسا هەیە بۆچی چونکە ئالمانەت هەر لە ڕاستیدا ینی ناسنامەیەکی دیاریکراوی نییە و بووناسیەکی نییە و ئیمان و عەقیدەیەکی دیاریکراوی نییە ئالمانیەت هەر لە کاردانەوەدا پەیدا بووە لە کاردانەوەی حکمی دینی دەسەڵاتی کڵێسا و پادشا و دەرەبەک ئەو ثالوثە یعنی پاپا کە حکمی ڕوحی دەکرد و حکمڕان کە حکمی سیاسی دەکرد و دەرەبەک ئیقطاع کە حکمی دەسەڵاتی ئابووری بەدەستەوە بوو ئەم ثالوثە ئەم سێ کوچکەیە لە ئەوروپا شانیان وێکدا بوو خەڵک و جەماوەر لە دژی ئەو حکمە سیانیە سێ کوچکەیە ڕاپەڕین کە لێ ڕاپەڕین ئەوانە بە چ ناوێک و حکمیان دەکرد بە ناوی خواوە
بە ناوی مەسیحەوە بە ناوی کڵێساوە بە ناوی دینەوە بۆیە گوتیان نابێت دین حکم بکە ئەمە تەمان دوای ئەوەی کە لە نێوانی پرۆتستانت و کاتۆلیک هەروەها لەولا ئەرتۆدۆکس ئاخر نەسڕانیەت ئەو سێ بەشە سەرەکیە وردە بەشی دیکەشی هەن بەڵام ئەو سێ بەشە سەرەکیە بە ملیۆنان خەڵک کوژرا بوو لەسەر شەڕی دینی ئاجا علمانیت کە پەیدا بوو کاردانەوە بوو لە بەرامبەر ئەو حکومەدا کە حکمی دینی بوو بەڵام ئەو سێ کوچکەیە هەبوو بۆیە گوتیان دەبێت دین بچێتەوە بۆ کڵێسا و ناویان لە پیاوانی دینینا چینی ئەکلیرۆس طبقة ڕجالی دین پیاوانی دینی کە ئێستا هەندێک لە خەڵک بە نەزانی زانایانی ئیسلامیشە دەڵێ پیاوانی دینی ئەدی ژنەکان هیچیان ژنی بێدینین نه ئیسلام ژن و پیاو هەموو بۆی خۆی دەزانێ پیا و ژنی دابەش نەکردوون و پاشان دەی بڵێ زانایانی ئیسلام یعنی کەسانێکەن زانا و پسپۆڕۆک و زانایانی پزیشکیگەری زانایانی هەندەسە زانایانی گەردوننا زانایانی زەویناس زانایانی ڕۆکناس ئیسلامیش کەسانێکەیە کە زیاتر لێ شارەزان بەڵام هەموو موسڵمانان دەبێ پیاوی دین بن پیاوەکان ئافرەتەکان دەبێ ئافرەتی دین بن جا زۆر شتێ دەبێ بگۆڕدرێ کەواتە ئەوە کە علمانیەکانی ئێرە ئەوە تەوا هەر لە ئەوانی ئەوروپاوە فێر بوون لە ئەوروپا ئەلبەتە لەوێ بوار زیاتر بە دین دەدرێ دەوری خۆی ببینێ ڕۆڵی خۆی ببینێ بەڵام لێرە ئەوە وەکو بڵێ لە سەرەتاوە زۆر هەستیار بوون دین ئەسڵەن جارێک گوێم لە کەسێک بوو گوتی باشە بارودۆخە بە چ چارەسەر دەکرێت گوتی وەڵا بەوە چارەسەر دەکرێت دین و دەوڵەت لێک جابێتەوە لە دووخەمدا وەخە تەڕی لێ حاڵی نەبووی لە مێژە دین و دەوڵەتیان لێک جاکردەوە بۆیە دەوڵەتەکەت ئاوای لێهاتۆ کە هەموو شتی بۆ خۆی قۆڕخ کردووە چینێکی ملیار لێری لە حیزب و خزم دروست کردو ئەوە دینی تێدا نەماوە بۆیە وای لێ هاتووە دین لەکوێی دەوڵەتدا هەیە بەو واتایە کە فەرمانگەیەک وەزارەتێک بگەڕێتەوە مەگەر شخصەکە بۆ خۆی بەدین بێ ئەگەر نا لە تعلیمات و شتەکەی دەکوا لەکوێدا هەیە بڵێ دەبزانین خوا قورئان و سونەت چ دەڵێ لە کام کۆبوونەوە لە هی حکوومەتدا بە 4 ئاەت دەست پێ دەکەن بە 2 فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا دەگەڕێن بە دوای حەڵاڵ و حرامدا مەگەر شخصەکان بۆ خۆیان هەستێکی دینیان هەبێ ئەوە جیایە جا کاک پەیوەند زۆر شتی خەڵک تێدا چاواشە کراوە ئەوە کە بابایەکی عەلمانی دەڵێ کاکە دین پێویستە لە بازنەیەکی تەسکدا بێ ئەوە هەر لە ئەوروپا وەریانگرتووە دوای ئەوەی کە دینیان لەو شوێنە بەرزەی خۆیەوە هێنا خوار کە ئیشرافی هەموو شتێکی دەکرد و زوڵمیشی لە خەڵک دەکرد هەڵبەتە بە ناوی دینەوە زوڵم لە خەڵک دەکرد بە ناوی خواوە سوبحانه وتعالى ئارەزووی حکمڕانان لە خەڵک کراوە بە دین کە لە نێوانی پاپا و حکمڕانانشدا کێشەی زۆر بووە یعنی پاپا دەیگوت دەبێ ئەمە نە تۆ دابنێ حکمڕان دەیگوت نەخێرە میش وەکو تۆم کێشەی زۆر بووە بەڵام بە هەر حاڵ ئێمە لە ئیسلام دەشتێکی وامان نییە و ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەویان زۆر چاک ڕوون کردوێتەوە کە حکمڕان خەڵک دایدەنێ خوا داینانێت بۆیە دروست نییە بە حکمی ئیسلامی گوتری حکمی دینی و حکمڕان قسەکانی خۆی بە دین دانانێ بەڵکو دەڵێ من شوێن کەوتووی دینم و ئەوەی دەیڵم تێگەیشتنی منە لەبارەی دینەوە تەنانەت پێغەمبەری خاتەم عەلەیهی السەڵاتو وەسەلام هاوڵانی چۆن فێر کردووە کاتێ شتێکی فەرمووە گوتیانەی پێغەمبەری خوا ئەوە خواوەی فەرمووە یا ڕای خۆتە یعنی گەر خواوەی فەرموو بێ دینە تەواو پابەند کەرە بۆ هەموو لایەک ئەگەر ڕێی خۆت بێ دەگونجێ ئەمە ڕێیەکی دیکەمان هەبێ هەر پێغەمبەر سۆ وای فێر کردوون چجا ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی 4 خەلیفە ڕاشید دەکەی پێغەمبەر سەڵ خوا لێیان ڕازی بێ هیچ کام لەوانە نەیگوتووە من قسەیەکەم کە کرد نابێ کە قسەی تێدا بکە لەو شتانەدا کە شەئنی عام من مەگەر شتێک بە عەقڵی سەلیم دیار بێ ئەوە دیارە مەسلحەت لەوەدا هەیە و بەرژەوەندی لەوەدا هەیە لەگەڵ ئەوەشدا ئەوانە هەمیشە قسەیەکیان کە کردووە ئەگەر کەسێ ڕەخنەی گربی ئاعتیرازێکی گربێ جوان بۆ گرتووە مەشهورە کە ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ لەسەر میبەر ویستوێتی مارەی ئافرەتان کەم کاتەوە سنوورداری بکە دوای ئافرەتێک گوتوێتی ئەیوەنی خوای پەروەردگار دەفەرمی وئاتەیتم ئیحداهن قینطارا ئەگەر پڕی پێسێک زێر مارەیتاندا و بە یەکێک مانە دروستە پڕی پێسێک زێر مارەی وەربگرین ئەتۆ بۆچی لێمان سنووردار دەکەی
بەچەند ڕیواتێک هاتووە کە لە ڕیواتێکیاندا عمەر خوالی ڕازی بێگوتی ئەصابەت ئیمرأەتون بەئەختا عومەر، ئافرەتێک پێکای عومەر نەی پێکا، مەبەستی بەرژەوەندی بووە، بەڵام کە ئافرەتەکان خۆیان ڕازی نەبن دیار دەبێ ئەو بڕیارە با لە ئەعلا سوڵتەی ئیسلامیشەوە دەرچوو بێ، بەڵام دەبێ سای پێدا بژێردرێتەوە. سوپاس دەکەین مامۆستا، ئەڵقەی ژمارە 6 کۆتایی هات. سوپاس بۆ جەناب و خی گەورە پاداش بە سەلامەت بی، سوپاس بۆ تۆش کاکە پەیوەندیان. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەشمان تاکو بێ گەشتنەوەشی دیکە بەخوای گەورە.